بناوی خدای گەورە و مێرەبان، ئازیزان سەربەرزان، بنەماڵەی سەربەرزی شەهیدان، شانازی دەکەم ئەمڕۆ لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست. ڕێگەمدەن سڵاوی بەڕێز جەنابی سەرۆکتان پێ بگەین. جەنابیان سڵاو و ڕێز و پێزانینی بۆ هەر هەمووتان هەیە و ئەم ڕێو ڕەسمە لەژێر چاودێری و فەرمان و ڕێنماکانی جەنابی سەرۆک بارزانی ئەنجام دەدرێت. جەنابیان هەمیشە خۆی بە قەرزاری بنەماڵەی سەربەرزی شەهیدان دەزانێت و ئەمە وا دەکا هەموومان، هەموو خەڵکی کوردستان، هەر هەموومان خۆمان بە قەرزاری ئێوەی بەڕێز و خۆشەویست بزانین. خزمەتکردنی ئێوە ئەرک و شانازیە بۆ ئێمە و خوشحاڵین کە ئەمڕۆ ئێمە بتوانین لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بین بۆ بەجێگەیاندنی ئەرکێکی زۆر بچووکیش بەرامبەر بە ئەو قوربانیە کە ئێوە بۆ گەل و وڵاتەکەتان داوە. هیچ شتێک ناتوانێت قەرەبۆی قوربانی ئێوە بکاتەوە مەگەر خوددا بەخۆی چۆن ئێوەی سەربەرز کردووە لەم دنیایە پاداشتی ئێوە لەو دنیاش بداتەوە ئینشاءالله. ئێمە هەرچی بکەین کەمە بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان، بەڵام بەداخەوە وەکو پێویست لەبەر زروفی ناوخۆیی و ناوچەیی لەوانەیە نەمانتوانی بێ وەکو پێویست لە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویستدا بین. هەرچەندە خزمەتکردنی بنەماڵەی سەربەرزی شەهیدان ئەرکی لە پێشینەی حکوومەت بووە، هی تاکەتاکی ئێمە بووە، هی دەستگای خێرخوازی بارزانیش بووە. هەر لەم ڕوانگەوە هەوڵمان داوە ئەوەی پێمان بکرێ بۆ ئاسانکردنی گوزەری ژیانی هاوڵاتیان بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدان ئەوەی لە دەستمان بێ بکەین، هەروەک دابینکردنی ئاسانکاری و پێداویستی تەندروستی بۆ ئەو کەسانەی پێویستیان پێەتی، یانیش دابینکردنی هەلی خوێندن بۆ مناڵەکانی سەربەرزی شەهیدان. لێرەش ئێمە ئەمڕۆ کۆ دەبینەوە بۆ دابەشکردنی کۆمەڵێک یەکەی نیشتەجێبوون بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان لە پارێزگای هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران بەبێ فەرق و جیاوازی. هەر کەسێک لە هەر گوند و شارێک بێ لە پارێزگای هەولێر و لە شەڕی نەگریسی داعش شەهید بوو بێت بەبێ ئەوەی بیر لە ئەوە بکەینەوە ئینتیمای سیاسی چییە، سەر بە چ لایەن و حزب و بیرروباوەرێکی سیاسیە، بەبێ جیاوازی بڕیاری ئەومان داوە کە یەکەی نیشتەجێبوون بۆ هەموو شەهیدان دابین بکەین. ئەمەش جێی سەربەرزیە و ئەمە ئەو ئەرکە پیرۆزەیە کە لەسەر شانی دەستگای خێرخوازی بارزانی و دواکەوتوەکانی ڕێبازی بارزانیە کە ڕێز لە شەهید بگیرێ، هەر کەسێک گیانی خۆی بکا بە قوربانی گەل و وڵاتەکەی بۆ ئێمە شەهیدە، برایە، کەس و کارە و هیچ جیاوازیەک لە ڕێزەکانی شەهید ناکرێ. لەبەرەوە ئێمە شانازی دەکەین کە بتوانین خزمەتکاری هەموو شەهیدان بین بەبێ فەرق و جیاوازی. من سوپاسی دەستگا دەکەم کە زۆر ماندوو بوون لە ئەنجامدانیان پرۆژەیە و چەندین پرۆژە پێشتریش کە ئەنجام دراون و سوپاسی ئەو وڵات و ڕێکخراوە نێودەوڵەتیانەش دەکەم کە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی بوون بۆ داوینکردنی هاوکاری بۆ خەڵکی کەم دەرامەد و کارە خێرخوازیەکان. سپاسی سەرمایەدار و بازرگان و خێرخوازانی کوردستان دەکەم کە زۆر یارمەتی دەستگایان داوە
و هەمیشە پاڵپشتی سەرەکی بوون بۆ ئەوەی کارە خێرخوازیەکان بەردەوام بن. هەمومان بەیەکەوە دەتوانین زیاتر هاوکاری یەکتر بکەین و شانازی دەکەم بەوەی کە دەستگای خێرخوازی بارزانی توانیویەتی لەسەرڕاستی ناوخۆیی و ناوچەیی و نێودەوڵەتی ببێتە دەستگایەکی جێی متمانە و شانازی هەمومان. دەستخۆشتان لێ دەکەم ئینشاڵڵا بەردەوام بن لەو ئەرکە پیرۆزەی کە گرتوتانە بەر و بەردەوام بن لە خزمەتکردنی بنەماڵەی سەربەرزی شەهیدان و هەموو خەڵکێکی کوردستان کە پێویستیان بە هاوکاری بێت. دەزانم دەستگا لە دەرەوەی هەرێمی کوردستانیش کاری زۆری کردووە و هاوکاری و بەخشەندەیی خەڵکی کوردستانی بە زۆر لایەن و ئەو کەسانەی کە پێویستیان بە هاوکاری بووە گەیاندووە، هەروەکو بوومەلەرزەکان کە لە تورکیا ڕوویاندا، لە سووریا دوای ئەوەی ئەو هەموو کێشە و نامەتانە هاتن، بە تایبەتی خوشکوبرا کوردەکانمان کە بەداخەوە زەرەر و زیانێکی زۆریان پێکەوت. دەستگای خێرخوازی بارزانی یەکێک بووە لە پێش هەموو لایەنێک بە هانای ئەو خۆشەویستانە چووە و ئەمەش بۆ ئێمە جێی شانازیە کە هەموو لایەنێک بزانێت جەناوی بارزانی نەمر چۆن لە ژیاندا بۆ کوردستان ژیاوە، دوای ئەوەش ناوی هەر بە سەربەرزی دەمێنێتەوە و هەر لە خزمەتی هەموو خەڵکی کوردستاندا دەبێت. پێش 2 ساڵێمە زیاتر لە 368 یەکەی نیشتەجێبوونمان لە دهۆک لە پارێزگای دهۆک و ئیدارەی سەربەخۆی زاخۆ بەسەر بنەماڵەی شەهیداندا دابەش کرد و ئەمڕۆژ ئێمە لێرەین بۆ دابەشکردنی 540 یەکەی نیشتەجێبوون بەسەر بنەماڵەی شەهیدان. ئەمانە ئەگەر بنەماڵەی شەهیدی تر بمێنێت دیسان ئێمە بەردەوام دەبین لە پرۆژەی هاوشێوە تاکو هیچ بنەماڵەیەکی شەهید نەمێنێت لە هەموو کوردستان ببێت بە خاوەنی یەکەی نیشتەجێبوونی خۆی و ئەمە سۆز و پەیمانەوە ئینشاءڵڵا جێبەجێشی دەکەین. من نامەوێ زۆر لە کاتیەوە بگرم، بەڵام هەر لە کۆتایی دەمویست دیسان ئاماژە بە هەندێک کاری تری دەستگای خێرخوازی بارزانی بدەم پێشەوەی بینە خزمەتیەوەی بەڕێز کۆمەڵێک بۆنەی تر هەبوو کە لە هاتنە ژوورەوەم چووینەتە خزمەتی ئەو ئەرکانە یان ئەو کارە خێرخوازیانەی کە دەستگای بارزانی بۆ هاوڵاتیانی تر دەکات. شانازی دەکەین کە دەستگا بووەتە فریادڕەس و هاوکار بۆ ئەو مناڵانەی کە کێشەی ئوتیزمیان هەیە و هاوکاریمان کردوون و بەردەوام دەبین لەوەی کە تۆزێ لە ئێش و ئازارەکانیان کەمکەینەوە وا بکەین بە خزمەتکردنی شایستەیان بیانگەڕێنەوە بۆ کۆمەڵگە. خوشحاڵ بم کە بینیم کۆمەڵێک لەو خۆشەویست و ئازیزانە ئێستا ئامادەن بگەڕێنەوە بۆ قوتابخانە. هەروەها بۆ ئەو خۆشەویستانەی کە نەخۆشی تەلەسیمیان هەیە دیسان دەستگا هاوکاری سەرەکی بووە و بەردەوام دەبێت لە گەیاندنی هاوکاری بۆ ئەو خۆشەویست و ئازیزانە. ئێمە زۆر ئازیزی ترمان هەیە کە پێویستیان بە دەستگای خێرخوازی بارزانی هەبووە وانەی دایک و باوکیان لە دەستداوە. دیسان دەستگای خێرخوازی بارزانی لە جیاتی دایک و باوک و کەسوکاریان ئەرکی سەرپەرشتیکردنی خستۆتە ئەستۆ و شانازی دەکەین کە بەردەوام بین لە خزمەتکردنی ئەو ئازیزانەش. زۆر مناڵ یان خەڵکی تری هەژاریش هەبووە کە پێویستیان بە هاوکاری تەندروستی هەبووە چ لە ناوەوە چ لە دەرەوەی وڵات. دیسان دەستگای خێرخوازی بارزانی وەکو فریادڕەس هاوکار بووە. من جارێکی تر دەڵێمەوە هەموو ئەو ئەرکە پیرۆزانەی کە دەستگای خێرخوازی بارزانی گرتووەتێ ئەستۆ ئەمانە لە دڵەوە بەبێ منەت بە پێی ڕێنماکانی جەنابی سەرۆک بەبێ ئەوەی منەت بەسەر هیچ کەس و لایەنێکدا بکەین وەکو ئەرک و شانازی
ئێمە دەیکەین و بەردەوام دەبین. هیوادارم ئێوە ڕازی بە، خەڵکی کوردستانمان لێ ڕازی بێ، بە تایبەتی بنەماڵەی سەربەرزی شەهیدان لێمان ڕازی بن و لە دوعاکانی خۆتان بێبەشمان نەکەن. هەر سەرفەراز بن، ئێمەش بتوانین هەر لە خزمەتی ئێوەدا بەردەوام بین. زۆر زۆر بەخێر بێن جارێکی.